ئێمە وەک دامەزراوانی گرێبەستی 500 کەس لە پارێزگای هەڵەبجە لە پاش دەرچوونی بڕیاری بە گرێبەستبوونمان هەر جارەوە بە بیانوویەک ڕێکارەکانی دەست بەکاربوونمان دوا دەخرێت و ئەمەش بە زەبرێکی گەورە ئەزانین بۆ ئەم دامەزراندنەمان. بۆیە داواکارین لەلایەنە پەیوەندیدارەکانی حکومی و حیزبی و ئیدارەی خۆجێیی پارێزگای هەڵەبجە خەمخۆرانە کار بکات بۆ شارەکەمان و هیمەتێک بکەن بۆ تەواوکردنی تەواوی ڕێکارەکانی بە دامەزراندن و بە گرێبەستبوونمان. بەڕێزان، لەم ڕۆژەدا کە ساڵیادی 37 هەمین کیمیابارانی شارەکەمانە شاری هەڵەبجەی شەهید بە پێویستی دەزانین کە داواکاریەکانمان لەم چەند خاڵەدا بخێنە ڕوو. داواکارین لەلایەنە پەیوەندیدارەکان بە دۆسیەی دامەزراندنی 500 کەسەکەی گرێبەستی پارێزگای هەڵەبجە بە زووترین کات ڕێکارەکانی دەست بەکاربوون و دامەزراندنمان بۆ جێبەجێ بکەن. لەم ڕۆژەدا کە 37 ساڵ بەسەر کیمیابارانی پارێزگای هەڵەبجەدا تێدەپەڕێت، هیچ بڕیارێک و دەستپێشخەریەک هێندەی جێبەجێکردن و ئاوەدانی خستنە نێوماڵی 500 هاوڵاتی پارێزگای هەڵەبجە و کەسوکاریانەوە هێندە گەورەتر نییە. داوا لە کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە ڕێکەوتنەکانی داهاتوویان چارەنووسی گرێبەستەکانی ئێمە دیاری بکەن و لە داهاتوودا بیکەنە بە دامەزراندنێکی فەرمی بۆمان وەک دیاریەک بۆ پارێزگای هەڵەبجەی شەهید.